دێڕێکەڵێم هیواخوازم بینەر و بیسەر خۆی تەواویکە باش خەریکە ژمارەی هێزی چەکدار نزیکە بێتەوە لە ژمارەی قوتابی زەنگێکی زۆر بەترسیدارەوە یعنی لێ تێک نەچێ من خۆت بە ئەمانەتەوە پێتەڵێم ساڵی ڕابردوو ئەوەی کە هاتوۆتە بەردەستی من وازێنان لە پرۆسەی پەروەردە زۆر زۆر بوو یعنی تۆ من لە قۆناغی 1 بۆ 6 لە یەکی بنەڕەتی بۆ 6 بنەڕەتی هەر لە مەکتەبەکەی خۆمە بەدادات پێم بڵێم 15 بۆ 18 مناڵە خوێندن دوورخرانەوە بارودۆخی سیاسی بارودۆخی ئابووری نادەبار بەرچاوڕۆشن نەبوونی کەسوکاری قوتابی سەختی ژیان خستنە بەرکاری ئەو مناڵی کە لە مەکتەب دەریێنی لێکەوتێکی زۆر زۆر خراپیە چونکە لێ تێک نەچێت مناڵ کە لە سیستەمی پەروەردە دەرێت هێنا ئەگەرێکی زۆری بەلا ڕێیا ڕۆشتنی هەیە ڕاستە من لە تۆ ئەو پرسم باش ئەگەر بێت و هەڵسەنگاندنێک بکەین داتایەکمان بنێ وەزارەتی داد داتایەکمان باتێ وەزارەتی پەروەردەش داتایەکمان باتێ وەزارەتی داد پرسیارێکی لێکەین ئایا ڕێژەی جیابوونەوە بینی هاوسەرە زیادی کردووە یاکەم ئەڵێ زیادی کردووە خراپە چین لە وەزارەتی پەروەردە بپرسین ئایا ژمارەی ئەو مناڵانەی کە لە ساڵی خوێندنی 2024 بۆ 25 چەندێک بووە بەراورد بە ساڵی 1991 بۆ 92 بڕوات بێ لیڤڵێکت بۆ دروستە بێ کێرڤێکت بۆ دروستە بێ باڵانسێکت بۆ دروستە بێ مرۆڤ ئەگەر ڕۆشنبیریش نەبێ ئەو ئامارانە ببینێ کە مەرشکێنە چکە مناڵ زۆر لە ئێستا لە خوێندن دوورەخێتەوە بۆ کارەکەی چی ئەوەیە کۆمەلگا بە جۆرێک شێواوە تۆ نازانی لە چ لایەکەوە دەستی بێتێ ڕاستیکەیتەوە بڕۆ بۆ نەو جوانان باش بزانە چەند تاوانەکرێت ڕاستە خەریکە بڵێم تاوانی مێرد مناڵ زۆر زیاترە لەو تاوانانەی کە خەڵکێکی پێگەیشتووی عاقڵ ئەیکا لەسەر و 8 ساڵەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەمە جارێ ئەم پرۆسەی بایکۆتە ڕاستی پرۆسەیەکە ئەتوانم بڵێم ئەوەنەی کاریگەری ئەرێنی هەبوو 100 ئەوەنە کاریگەری نەرێنی هەبوو هەر پرۆس ئێمە پرەنسیپێک لە پرەنسیپەکانی دیموکراسی سونەتێکی دیموکراسیمان ناشرین کرد چکە بایکۆت دۆ هەنگاوی مەدەنیەتە تۆ بیگریتە بەر لە پێناوی گەیشتن بە مافێکە بەداخەوە من خۆم وەکو مامۆستایەک باش ئەو بەرپرسیارەتێ با بخەوێتە سەرشانی من ئێمە غەڵەت لە پرۆسەی بایکۆت تێگەیشت بوو ئێمە بایکۆتمان بە جۆرێک کرد لە باتی گەیشتن بە ئامانجێکی گەورەترمان لە دەسا لە باتی ئەوەی ببیکەین بە خاڵی هێز بۆ بە خاڵی لاواز لە باتی ئەوەی مناڵ فێری ئازایەتی کەین مناڵمان فێری شەڕەنگێزی کرد لە باتی ئەوەی کە وانەیەکی ئەخلاقی بە مناڵ بڵین وانەیەکی ترسنۆکیمان بە مناڵ بوو